سلااو بەخێر بێن بۆ بیستنی بەرنامەی ئەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان لە دەنجی ئەمریکا بەشی کوردی بڵاو دەبێتەوە و من محتەبەر شێروانی میواندارەتی دەکەم. پرۆسەی ئاشتی وەک پێی دەگوترێت نێوان کوردەکان و ئەنکارا تەوەری ئەم بەرنمەیە بە پێی راپۆرتان سەرهەڵداوانی پەکەکە دو ئاگاهیان داوە حکوومەت هەنگاوی کۆنکریت بنێت بۆ پێشخستنی پرۆسەی ئاشتی بە ئامانجی کۆتایی هێنان بە شەڕی دایان ساڵان کە لە ئاکام بەدایان هەزار کەس کوژراون. تودەی زەمان ڕۆژنامەی تورکیا لە هەینی لە زاری بەرپرسێکی باڵای پەکەکە ڕایگەیان کە کوتوێتی تورکیا 90 ڕۆژ مۆڵەتی هەیە کە دەست لە کارێک بدات دەنانا ئەم ئاگربەسە دەکرێت بە کۆتایی بێت. بۆ وردبوونەوەیەکی قوڵ لەم پرۆسەیە کە بەکوێ گەیشتووە داوامان لە دوو ڕۆژنامەوان و شارەزای کاروباری کورد و تورکیا کردووە بەڕێزان محەممەد ئەرن و فەهیم ئشق لەگەڵماندان. بەڕێز محەممەد ئەرن ئەم کاتت باش. بەڕێز فەهیم ئشق ئەم کاتەی جەنابیشت باش. زۆر سپاس دەمەوەیجی باش. بەڵێ بەڕێزی شق با لە لای جەنابت بمێنمەوە پێم خۆش بوو لێکدانەوەی جەناب بزان کە ئەم پرۆسەیە وەکو ئایا وەکو پەکەکان نیگەرانی هەیە ئایا بە خێرا بە لەسەرخۆیی بەڕێوە دەچێتن ئایا هیچ هەنگاوی کۆنکریت لەلایەن حکوومەتی ئانکاراش دەبەرامبەر بوو نمونە با بڵێن کشانەوەی هێزەکانی پەکەکە لە تورکیا هەڵیهێناوە یان نا؟ وەکوم زانن هەشتی ئیلۆنێ بردە پێکێکە هێزە خوب پاش و دکشینە ئاگاهیەکی وسەدا حکوومەت دەبێژە هێزا خو تەوایی نەکشاندیە هەن هێزەیە لێ پێکێش دەبێژە ئەگەر حکوومەت دەرفەتی بدەمە ئەم دکارن دەمێکی زووتر دە هێزا خو بکشین یان دەبی واریدە تابی پێکێ زێدەتر لەبەر پێنگاوێن حکوومەتێ لە بەندەیەکە حکوومەت گاوان باوێژر لێ هەتا نوهاژیان بێژن حکوومەت دەربار بێ پێواژۆیە چارەسەریە دێ چ پرۆژەیەکی ئەشکەرە نەکری ئانگۆیان بێژن ئەو تشتێن و دەبێ پێواژۆیە دەکەتبوو ئاستا یەکەمین دە بتایبەت کەتبوو ملێ پەکێکێ پەکێکە باوایەکی جیبەجی ئانی و نەهاژی هەنگاوا داوێژش بۆ ئەف پێواژۆ باوایەکی بەر پێش و بچێ بمەشێ ئەو بەرپرسیاریە کودکەوە ستیوی پێکتینە لێ مخابن دوی واردە حکوومەت هێژی تشتێکی بە ئەشکەرەی نەگوتی یان یا تشتێک و پێویستە بکێژێ نەکریە تابی دوی واردە هەم پرسکرێک هێژی هەیە و سادقیە. بەڵێ بەڕێز محەممەد ئەرن دێمە لای جەنابێت جێگری سەرۆکوەزیری تورکیا بڵند ئارنج بەم دوایانە کوتبووی کە لە سەدا 20 ئەندامانی پەکەکە لە تورکیا کشاونەتەوە وەک بەشێک لە ڕێکەوتنی حکوومەت لەگەڵ ڕێبەری وەک بەشێک لە ڕێکەوتن نێوان ڕێبەری بەندکراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان و بەشی ئاگاهی و زانیاری تورکیا بۆچی هەتا ئێستا هەر لە سەدا 20 ئایا پەکەکەش بەمە بەست چاوەڕێ دەکاتن کە هەنگاوێکی بەرتاو لەلایەن حکوومەت هەڵبرێندرێت یان نا؟ yani ev agahiye ku ji alê cêgirê berdevkê hikûmeta Erdoganî ve birêz Bülent Arınç eşkere kiriye çendî rastî ne rastî ne eşkere ye peki divê ev pêvajoya bêjin vekşandina gerîlayê ango partizanê me berdewam dike. شاتو مرچ چیا و رکشاندنی زامتن قاسی یک جوان بیجم رایدار حیوان اشکره کریه دوی بیجم درسی می حتی کاندیده رکشاندنا گروبه که انگو تیمه که جوان بچوک کنده در دو وقت وردگره اگر آستانگی که نه اشکر نه دستاون در نکبن دوی وکشاندن بردوام دکه قاسی بیجم هم رادار تکی هم جی یک جوان هفسروک پارتی آشتی و دموکراسی BDP سلاطین دمتاشی demek beri de beyana ki Xuda eşkere kirbu bejim vekşandın berdewam dike hêzek mezin heta nuha hatiye ve yani xwe vekşandine û divê derbarê da awayê ku wek nîgarihanî wek şik hikûmeta Tirkiye li vê yekê dinêre
yani şirket vi varida nezcine o dve derhatın dve vekşandine da le vek vejid bejin vek kek fehim şekci diyarkir براستی ev vekşandın ango ev prosesa vecmaşti bese merhala bekhat merhala yekenin vekşandına heze tekke nav aha Türkiye bu başvuru Kürdistan'ı ango bu kandili bu merhala duyaminci bejim hen vek paketeki bejim ji bo çareserkirina vê prosesê ya aştiye ya çareserkirina pirsa Kurdî ya pêkanîna demokrasiyekê birêk û bêyekî li Tirkiye prosesa alî yasayî hukukî ku ji alî hikûmetê ve derbivin û pêkbînin bêjin ev ya ji raya giştî ya Tirkiye ra û ya cîhanê ra ev bînin eşkere bikin ya duyamin ev bu li gor radarê pekê an gor radarê pekê abla ucalan jî divê radara yekemîn ango merhala yekemîn pêk hatiye divê hikûmet radarê dewleta Tirkiye pengava duyemîn ango merhala duyemîn pêk bînin ev merhale jî merhaleyekî bejim vek paketekî cîanîna alî prosesa yasayî û hukukî divê barê da hin tengasî hin girêk diyarek pêş hatine ev hem aliyê pekê jî bi vê yekê nerhatin wek eşkere bû Sabri ok yek jwan radarê pekê yê komîta nijna herî bilin diyar kirbû ku ew jê bi vê yekê nîgeranin divê Tirkiye divî warî da tengavên berbiçav zûtirîn bavêje. بەڵێ زۆر سپاس دەکەم بەرز مەحمەد ئەرند کە بە کورتیەگە وەڵام بدەینەوە چونکی دەمانەوێتن چەند کەسی دیش بێنینە سەرخەت و بزانین ڕای ئەوانش چییە جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشهاتەکانە ڕوودا هەولێر دەکەین ڕۆژنامەوان و هەروە شارەزای دەستگاکانی ڕاگەاندن میدیا سەرباز سیامەن لەگەڵمانە کاک سەرباز فەرموو. بەڵێ سڵاو ڕێزی من بۆ میوانین بە بەرنامەی دەنگی ئەمریکا پشکا کوردی هەیە ئەگەر زەمان هەبی چەند پرسێکی من هەبوو لە میوانێمە هێژا پرسیەکە من ئەوە برێز ئۆجەلان دەمەک بەریان هەبە سەوەیەکی تر بوو گوت بوو ئەگەر دەرفەرژ من ڕابێ داین ئەمە بیرەک بکارم بچاپمەنی ڕاباخەبم دەها باشتر بکارم ڕۆڵ ببینم ئەرێ پرسێ من ئەوە ئۆجەلان دوێ داخوێنی یان دوێ ئەخەفنێدا بخوازی چ مەسال چ ببێژیتن ئەو پرسیەکە من پرسێکی دڵژی تێگوتن بجهێن لە تورکیا یان سنێرە تورکیا گەریلا لێتێن ڤەکشاندن بەر خۆپەر ڕەبچین بەر بە ئاخی هەرێمی کوردستانێ لەوان دەران بنگهێن قەرقۆڵێن حەسەریتی ئاواکردن یان پرسم لەبەر ئەوە یعنی تشتێکی وەک زانێت و سەد چل قەرقۆڵێن حەسکەری بنگهێن حەس بەڵێ زۆر سپاس دەکەم بەرز سەرباز من دیارە دەنگت پترا فەرمو ئەگەر بەردەوام دەبی ئەگەر داوا لە میوانەکان بکەم کە وەڵامت بدەنەوە. بەڵێ بەڵێ بەڕێز سەرباز سیامەن بەس محتەبەرخان تەواوکەری و پرسیارە سەد و چل بنگهێن قەرقۆڵی حەسکەریتێن ئاواکردن لە دەمێکیدا لە هەرێمی کوردستانی گەلی کورد یعنی ئەوێکی کۆ ناخۆش بە مادەی سەد و چل هەیە کو لە هەرێمی کوردستانی هەبوو ئەسەنای خۆیاکردن ئەوشی وەک مادەی سەد و چل یعنی هەمە بپاشە ڕۆژەدا زەرەت بدات کوردان. زۆر سپاس دەکەم بەڕێز فەهیمی شک با بەجەنابتەوە دەست پێ بکەین فەرموو. بەڵێ هەوارێ هێژا دوو پرسان کرد یەک جوان هەردیتنە سەر داخوازە سەرۆکی پێکێ عەبدوڵڵا ئۆجەڵان سەر هەردیتنە لەگەڵ چاپەمەنیە لە تورکیە یا دەنجی ئاواکردنا قەرەقۆڵێن لەشکەری یا تورکیە بە من سەفام کرد دەنگی پرسێکێم داهات لێ پرسا یەکەمین پرسێکی براستی
پرسکرێکێکی مەزن ژی نەنە ئیران هەمووژی دزانن کو لە تورکیە گەڵا vê pêvajo dest pê kir yê ku hevdîtinan pêk bîne serokê PKK Abdullah Öcalan bixuye lê ta êsta jî heta niha jî em bêjin dewlet ew derfeta ku Abdullah Öcalan xwestiye li ber wî venekiriye yani Abdullah Öcalan hê jî girtiyekî ye li girava İmraliyê û çi hevdîtinan ji heyeta BDP vedetir ji Partiya Aştî û Demokrasiyê vedetir tu kesîre nekiriye pirî caran jî daxwaz kiriye yani divan şertana de divan derfetana de ez nikarim rola xwe bi baştirîn cî bînim ji bo wê yekê jî di hevdîtina dumahiyê de ango di hevdîtina heştemîn de biriya serokê Partiya Aştî û Demokrasî daxwaz kir ku got ez dixwazim li gel çapemeniyê hevdîtinekî pêk bînim yani ne wek civînekî çapemeniyê çê bikim lê hin rojnamazan dikarin werin ba min li gel wan rayê remanê xwe bi awayekî giştî û eşkere ji civata Tirkiyê re bêjim li hember vê yekê cî di cîgirê Serokwezîr Bülent Arınç bersîvekî da got ji alî yasayî ve ew nemimkin e lê gelek kesên ku di vî derbarî de daxivin dibêjin eger hikûmet hez bike ji alî yasayî ve rê heye yani Wezareta Dadê ku rojnamavan serî li Wezareta Dadê bidin û Wezareta Dadê jî vê yeka daxwaz bike cî de bibîne dikare hevdîtinekî bi vî rengî bikin li ser vê yekê jî çend rojnamavan serî li Wezareta Dadê dan ez bawer dikim ku hevdîtinekî bi vî rengî çê bibe di çareserkirina vê pirsê de di vê pêvajiyê de vê baştirîn be yani em bêjin ji xwe Abdullah Öcalan nameyê wî bîstiyekî adarê di li Diyarbekir bi girseyî hate xwendin 2 milyon insan rayê remaneyê gudar kir her wiha pirî cara hevdîtinan li gel BDP'yê dike û diwan hevdîtinan di rayê remanê xwe ji raya giştî re dibêjin madem derfetekî wisa çêbûye çima ev derfeta ev car bi awayekî rastarast biriya çapemeniyê ve çênebe ku gelek kes jî di vî warî de dibe ku qanî bibe ew şika li ser wan jî rabe yani Abdullah Öcalan di vî warî de bi rastî jî dikare rolekî baş bilîze biriya çapemeniyê ve û ya duyemin jî ew qarakol çêkirina qarakolan bi rastî jî pirsgirêkekî mezin e yani di vekşandina PKK de jî astengiyekî çê dike gelek karakol hê jî têne qayîm kirin têne zexim kirin û her wiha karakolê nû jî çêdibin heke derfetekî aştiyê heye heke em bêjin rêyekî nû ji bo pêvajoya pêşiyê ji bo aştî û demokrasiya Tirkiye tê bikaranîn ew karakol çêkirin mana wî çi ye kesek jê fehm nake û her wiha şikê li nav Kurda jî ew çêkirina karakolan mezin dike ev jî pirsgirêkekî ye di vê pêvajiyê de tabî ne tenê ew em bêjin cerdewanî jî zêde dikin yani ketiye pêvajoya aştî lê heta niha çend hezar cerdewanên nû hatine wergirtin evane hemû pirsgirêkin şu ek û şik li derbarê vê pêvajiyê çê dikin jî evin di derheq vê yekê de jî beyanên ji PKK jî tên bi rastî jî bi şikdarin yani dibêjin ew dilnesaxî dike nav me divê ev gavên ku ji alî hikûmetê ve tê avêtin ji faşil bibe بەڵێ ئێرە واشنگتنە دەنج ئەمریکا بەشی کوردی و بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062 بەڕێز محەممەدارن پێشەوەی بێمە لای جەنابەت ڕوودە دیاربەکر دەکەین داوام کردووە کە دکتۆر وەهاب جۆشکۆن لە زانکۆی دیجلە لە دیاربەکر لەگەڵماندا بێتن دکتۆر وەهاب ئەم کاتت باش مرحبا دەم باش گەلێک سپاس جەنابی شەدیەکێک لە ئەندامانی وەکو با بڵێن کۆمیسیۆنی عاقڵمەندان بووی کە دەبێ قسەیان کرد بە لەگەڵ خەڵک و دوایە ڕاستبەردەی خۆیاندا بە سەرۆک وەزیر دەکرێت زۆر بە کورتی تکایە باس بکەی کە ئێوە گەیشتنە چ ئەنجامێک و چ ڕاستباردەیەکتان داوە بە پێی دەستگای ڕاگەاندن دیارە دەگوترێتن کە یەکێک لە داواکانەوە بۆ کە ڕێبەری بەندکراوی PKK عەبدوڵڵا ئۆجەلان دووبارە دادگایی بکرێتەوە فەرموو
ام کمیسیون عقلمند ام دومه شغلین لحسب حرما ام شغلین ایمن از کمیسیون آناتولیا ناوین دبم دوی کمیسیون ده ام شغلین کمیسیون دو حب وظیفه هبو دو حب وظیفه مزن هبو وظیفه یکمین بی توجه آشتی گل چه ریاکسیون ده بی توجه آشتی تثبیت کردن ویابو ام بگر پیوین داخل وان فکر رمان وان مدد در حق وی داخل ده لیکیجان عالی destekleyen bir likizan Ali destekleyen bir tevajuy, likizan Ali hembere bir tevajuy destekleyen ve bana tespit kır. Vazifeye amaya emin ise bu bir tevajuy, jibo bir tevajuy peşniyar me çi mevan peşniyar akı anı zaman. Daviye de me rapor ki hazırdır bir rapor edici van peşniyara me giştekçi Sayın Erdoğan ve god. Peşniyara me gring askarımı jüvereriz. Ki Türkiye temi psikolojika kurtuniye, Türkiye psikolojika ikaliyete geçtik yani psikolojika dindara, Aleviya, gayrimüslimler geçtik daha fazla van heyi, o duhazın devlet van daha fazla o birinci. Jibo bir psikolojiki halde teke ve çareseri gerek devlet programı ki demokratik ki geçti başo. Her aile daha fazla gel ki bana gerekli bine ovan daha fazla van jibovan daha fazla van kanuniye ko kanuniye büngehin jünüh de bilesini ki bir bu edüdü en Türkiye hep helema geriyan van hep helema daha fazla دخوازیا گل ortak ev ki Türkiye kanun ki bilgihin demokratik ne insandır psikolojika Türkiye hem psikolojika Kurda hem psikolojika Aleviya hem psikolojika dindara van psikolojika güçlük çareseri ne yapıcı bu hem duhaz ev ki Serokvezir Erdoğan'a kanun ki bilgihin ki nüh veya ki mezini aciliyet ki mezin duhazı Jibovi gerek hem parlamento hem parti siyasi der hakikiyade bir şoğulun. Hem zanın ki kanun bilgiyi ki nüfeyin insandır veya bu çareseriye psikolojik kursi gerek green evgaf ki içinde. Jibo çi disa hem zanın psikolojik kursi ki kanun bilgiyin çebuyi yani kanun bilgiyin anka demeriyeti değil. Dizi kanun bilgiyin de nasnamaya kurda naynas kırın. Bale zor başa. Doktor Wahab bedaxwa her bxom من ماوەی بەرنامەکەمان ئەوڕۆ بەهۆی زیادی بەرنامەکان کەم ببووە داوای لێبوردن لێ دەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر وەهاب جۆشکون لازانکۆی دجلە لە دیاربەکر لەگەڵماندا بووی سپاسی جەنابەت دەکەم هەروەها داوا لە دەرهێنەری بەرنامە دەکەم کە نووسەر ئیبراهیم گوچلو لەگەڵمانە بهێنتە سەرخەت تا بزانین ئەویش ڕای چیە دوای دەگەڕێنەوە لای بەڕێز مەحمەدەرن بەڕێز ئیبراهیم گوچلو ئەم کاتت باش وەختەمەژی باشدام باش بەڵێ جەنابەت وەک سیاسەتکار و نووسەر زۆر ماوەمان کەمە پێم خۆش بوو لە لای خۆتەوە چاو لە سەعات بکەیت تکایە زۆر بە کورتی جەنابەت ئەم پێواژۆی ئاشتی ئەم پرۆسی ئاشتی چۆن دەبینن ئایا وەکو سەرهەڵداوان ئیپەکەکە ناڕەزایەتیان دەربڕیەوە لەوەی کە سەرک وەزیر هەنگاوی کۆنکریتی نەناوە ئایا جەنابیشت هەروە دەیبینی یان نا yani yeka sisteki bejim az pêvajoya damak şirova dikim Damak'ı nerinen PKK u BDP u ya hükümet ededim berçaf tabii ki Ali demokrasiye da Ali demokratize bu yine Türkiye'de dakazın o peşniyarın o tikari becikı havıldayına kaye leli Türkiye perskreka gring evakı ki min kakvahap çoşkuncu gıdari kır am gelek zara vek revşenbir نابین آمد اجید و پرسانه دا مناقشه دبن پرسا ترکیه اوکو پرسا دولتیه دولتا گلنینه yani devleta grubaki biçkolaya untuzanla ki gruba kemalistaya yani devleta kemaliste jibona veye ki devlet ne devleta kurdane devlet ne kurd hatta devlet ne devleta millete Türk bu khuyeci Aleviya ya ambeni grup edine etnikiye. Jibona veye ki problema en mezene vekü debe kötü devlete da guartına ki pır esasi çebe. Eğer devlete da guartına esasi çiye debe ki devlet debe
devleta Kurdan, Türkan o hamu grubu dine etniki el Türkiye hatta gruben mezhebi. Yani eğer devlet bibe devleta devlet buyuna kuya Kemalist ev devlet buyuna kuya cerat bejin üniter yekiniya milli eğer bu domine eğer yekiniya milli yekitiya milli devlet buyuna milli ya Türk bu domine demokratize buyun çare serkirina pırsa kurda karagave esası bavece. بەڵێ بەرز ئێبراهیم گوتلو ڕای جەنابەتمان پێگەیشت کە ڕایەکی زۆر گرنگ بۆ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری مەسەلەی گۆڕان لە دەستوری تورکیا. بەرز مەحمەدەرن کاتمان کەمەوە پێم خۆش بوو جەنابیشت باسیەوە بکەیت کە بەبێ گۆڕینی دەستوری بنەڕەتی تورکیا ئایا چارەسەری کێشەی کورد ممکن دەبێت یان نا لەم وڵاتە؟ هیچ نابه اساسا وان پرسو پسکریکا نچاره سرکرنا و مسئله دا حتی سرحالدان و برخودان گل کرد و یمدن اتنیکی لترکیه دا به عدالتی به یاسایی به وکه هوی هیه گر و یکی حتی بیجم نی راست کرن لگور ما في همو آليا دلو داخوز وان ين ديمقراطيك ين سياسي و ين دين ين هي روا بنجحين نيجو هاتن يعني نممكنه مسألة بنجحي مسألة يا هري مزن لتركيا يا كردان و مسألة دين چاره سر ببه بەڵێ بەرز فایمێشک نزیکەی دقەیەکمان ماوە بەڵام کەمتر لەوە بە دواوتایی جەنابەت بیتن هێندێک جار پرسیارەکەم زۆریش درێژە سەرۆک وەزیر ڕەجەب تایب ئەردۆغان بەوە تاوانبار دەکرێتن کە جددی نییە لە چارەسەری کێشەی کورد و زۆرتر بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتوو بەکاری دێنێت 30 سانیەت هەیە کە فەرموو. بله و شکێکی وسا هەیە و سەرۆک وەزیر بێ پێواژۆیەش بۆ هەڵبژارتنی بکارتینە لێ برایە منەوەکو ئەگەر سەرۆک وەزیر تشتێکی وزا بفکرێ ji bo pêşerojê xeterekî gelek mezin e divê serok wezîr baştir pê bizanib ku ev mesele wisa bi meseleyekî rojane ne meseleyekî hilbijartinê ne divê bi hawayekî giştî û her wiha bi rêk û pêk pey vê pêvajoyê be eger serok wezîr Erdogan gav navêje mixabin ew gelek tiştên xirab jî çê bixure. بەڵێ زۆر زۆر سپاسان دەکەم ڕۆژنامەوانان بەڕێزان فەهیم ئیشک و محەممەد ئەرن لە گەڵماندا بوون لەگەڵ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان بەم جۆرە دەگەینە بەرنامەی کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە زۆر سپاسان دەکەین کە جۆگری بەرنامەکە بوون لەبیر مەکەن بەرنامەی داهاتوومان یەکشەممەی داهاتوو دەبێت و لەسەر بابەتێکی گرنگی دیکە دەبێتن دەیوروژێن و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن تا هەفتەی داهاتوو دەگەڵ سڵاوی ئەندازیارانی دەنگ و ڕنگ محەممەد سلێبی و دەیڤد بادنگتن و هاوکارم هەرێز خەندان دەرهێنەری بەرنامە من مختەبەر شێروانی داوای کاتێکی خۆشتان بۆ دەکەم ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا بەشی کوردی.